من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان ئاڕاستە بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئێمە لە بەرنامەی بەخشین ئێستا لە ناحیەی قەلیفانی سەر بە قەزای سۆرانین. دیارە یەکێک لەو پرۆژانەی کەوا بەرنامەی بەخشین نووسینگەی خەلیفان بە هەماهەنگی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کردویانەوە. پرۆژەیەکی درومان بوو بۆ 35 سەرپەرشتیاری یەتیم کە تیایدا سەرپەرشتیاران یەتیم فێری کاری درومانی کران بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانن بژێوی ژیانی خۆیان دابین بکەن. خۆشەویستان فەرموون هاوڕێمان بن بۆ بینینی کارەکانیان. پێشەچی بە خێراتی بەرنامە بەخشین دەکەم هەموو خێرخوازان خوا خێریان بنووسێ. ئێستا من کوژنە شەهیدێک مەچنم پێ بەخشرا و لێرە زۆر گرنگ بووە و فێرە دەرزی و درومان بوویمە و یعنی مەکسێ دروم و برێم دلی مندارانە دروم و ئێستا خوا خێریان بنووسکەم ژیانی خۆم پێ دابین کەم وتوانم ئەو مندارە بێ باوکانە گەورەکەم و سەرپەرشتیان بکەم. زۆر سپاسیەوە دەکەم خوا خێری هەموو خێرخوازان بنووسێ کە ساڵانە ئەو خاو بەرنامەیەکەنەوە. خوا خێری هەموو لا بنووسی، خوا خێرا ئەو کەسی بنووسی کە ئەو مەچینەی دابین کردینە لۆ ئەو فەقیر و فەقارەی لۆ ئەو داکە یەتیمانە لۆ خۆشپێرە خەیاتی بووینەوە خێرجچێ کوردی درومە هەم لە چ نەقستانی نییە و خوا خێریان بنووسی یا ڕەبی جێ و مەکانیان بەهەشت بێ خوا پاداشتیان بداتەوە ئینشاڵڵا خوا پاداشتێوانش بداتەوە هیچ سەرپەرشتیاریان کردینە وەڵا لە خوای بەزیادی بیت چێ ژنا تاقمەی ژنا کاملە دروم. زۆر سپاسی ئەو بەرنامەی پەخشینەکەین کە ئەو مەچینانیان لۆ مەدابین کردینە لە خۆ بژێوی ژیانی خۆ پێ ئیدارە بکەین و پێ بەڕێ بچین. ئەوە عانیش لە خوای بەزیادی بێ فێرە درومان بووینەوە فێرە بڕیار بووینەوە فێرە دروین بووینێ تاقمەی ژنانە دروم و ئەو برسمانەش هەموو فێرە مەکسی و شتێ ئەوانە بووینەوە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم دەستخۆشیش لەو کامیرەکەم کە هاتیتە ناون لە مامۆستا مەلا عوسمان یەکەم لەو خێرخوازەشەکەم کە لە ئارمەتی مەلا عوسمانی دایە دەستخۆشی لە هەما ئەکەم. زۆر سوپاس و مەمنون دوحای خێریشیان لۆکەین هەسەر کەوتوو بن هەسەر برن بن خدا دەستیان بگری پشت و پەنان بی هەر ئەو واقعی هەو خولەی هەدا بنێن ئەو خۆشیەی ئەو دا و دەستگان هەلۆ بکەن خوای گەورە کۆمەلی ئیسلام لۆمە سەرکەوتووکە پشت و پەنان بی. زۆر مەمنونشین لەو کەناڵێک کە هاتە ناوەمە لۆنگۆ هەما لۆ خوشکانە هەما ئەو ئیشەی ئەەکەین و ئەو شتەن هەموو درویە و بەخۆن چاکردە و بەخۆن درویە و فێرە خەیاتە بین و خویشک فێرە بن و تیژەکان فێرە بن و هەموو لۆ خۆ ئەو هەردوو پارچانە مەکسەکان و ئەوەکان ئەمن دروی بەخۆشم چاکردیە بەری زۆرە باشین لە خوای بەزیادبی خۆ کەس بەزگماک فێر نەبوویە زۆر باشە بە کەس نابین بەخۆ لە مارێ خۆ بەخۆ دروین و بەخۆ چاکەین و بەخۆ تەبەخۆکەین و هات بەدەستەی کەس نابین سای سەرەکەرەما خوا و کۆمەلی ئیسلامی و دا و دەستگای ئەو کەسەی ئەو بەرنامەی دانای و ئەو مەچینەی ناردی و زۆر مەمنونین ئەو بەرنامە بەخشینەشین کەنگۆ هاتینە ناوەمە زۆر مەمنونین زۆر سوپاسین. ئەمە ئەوە دە ڕۆژە دێین لۆ ئێرە لە ئۆکلەی خەیاتی
فێرە مەکسی وەکچی مەکسی وەک تەنوڕە و وچی ئێلەگ و کەوێ و شتێوها بووینە کەمەیان فێرکردینە زۆر سوپاسیانەکەینەوە زۆر زۆر سوپاسش لۆ کاکمەلا عوسمانیەکەین و کە سەرپەرشتاری مەیکردیە و دائیمەن لە گەرمەماندی بووە ئەو مامۆستایەکەش خەیاتەکەن زۆر باش بووە و زۆر زۆر فێری خەیاتی و شتی باشی کردینە وچی مەکسی و کەوێ و شتی ئەوها سوپاسی بەرنامەی بەخشینەکەین کە فێرە ئەو درومانەیان کردین و ئەو مەچینیان پێ بەخشینە زۆریان سوپاسیانەکەین زۆریان لێ مەمنونی سوپاسی هەموو ئەو خێرخوازانەکەین کە هاوکاری ئەو بەرنامەی بەخشینەکەن من وەکو کتە شەهیدێکم کە لە دایکم لە خولەدا لە بەرنامەی بەخشیندا لەو خولەدا بەشداری کردووە کە هێستاش دایکشم بەشداری دەکات لە دوا ڕۆژە دایکشم دەتوانێت جلکمان بۆ بدرو سوپاسی خێرخوازان و بەرنامەی بەخشین دەکەم ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرکێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بژی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆ ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاو شێوەکانی خۆمان نێتەوە یاد بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن دەستخۆشی لەو بەرنامەیەکەین خوا خێری ئەو بەرنامەی ڕێکی خست و دای مەزران خوا خێری بنووسی خوا پاداشتی بدەتەوە ئەو قشکە بەڕێزانە زۆر بەڕێک و پێچی ئامادابوون و لە سعات درێم دووی هەتا سعات 5:30 هەموو بەڕێک و پێچی داتن و یعنی هەر ڕۆژەکی پارچە شتەکن پێشانەدان سیفسێ بوون یعنی ڕۆژێک کەوێ ڕۆژێک تەنوڕە ڕۆژێک مەکسی ڕۆژێک ئێلەک هەر هەموو هەتم بەماوەی دە ڕۆژە هەر ڕۆژێک پارچەک و دوو پارچە چی پێویستە فێرنکردن و زۆر بە باشی فێربوون و بەڕێک و پێچی ئامادابوون و ئێستاش بەماوەی دە ڕۆژە ئێستا کۆتایی پێهاتوو دەستخۆشی لە قوشکە بەڕێزانەکەم و بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 960 11 0 965 0 723 25 55 بەناوی خوای گەورە میهرەبان
بە ناوی خۆم و برایانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین، دەستخۆشی لە خێرخوازانەکەین بۆ ئەم خولەی بۆ ئەم بەرنامە جوان و ڕێکوپێکەی و دەستخۆشی لەو خوشکە بەڕێزانەشەکەین کە بریتی بوون لە 35 خوشی بەڕێز داچی بەڕێز. ئەم خولە 10 ڕۆژی خان خولی خەیاتی بوو و دەستخۆشیش لە مامۆستا بەڕێزێکین کە 10 ڕۆژ بەردەوام بوو لەگەڵ خوشکە بەڕێزانە. دووبارە دەستخۆشی لە هەملاچین و لێرەشەوە داوا لە خێرخوازانەکەین، داوا لە خواپێداوانەکەین بەشدار بن لەم پرۆژانە، بەشدار بن لەم کار خێرخوازیانە لەوری بەرحەقەت ئەو پرۆژانە ئەو پرۆژە چاکانە بە پشتیخوانی خوای گەورە و پشتیوانی خێرخوازان ئەنجامەدرێن. لە لێرە داوان لە یەکەین زیاتر بەشدانی ئەو پرۆژانە بکەن لەوەی بتوانن ئەو پرۆژانە بەردەوام بن و بەردەوامتر بن لەوەی بتوان ئیشان لەسەر بکەن. بەخشین. بسم الله الرحمن الرحیم. ئێمە لە بەرنامەی بەخشین نووسنگەی خەلیفان هەڵساین بەکردنەوەی خولێکی درومانی بۆ سەرپەرشتیارانی منداڵی بێباوک. دوای ئەوەی کە لیژنەی بەرنامەی بەخشین بڕیاریدا بەکڕینی مەکینەکانی بۆ نووسنگەکەمان و جێگای دەستخۆشیە. ئێستاش لە ڕۆژی کۆتاییدا لیژنەی بەرنامەی بەخشین فێرە درومانی کردوون و دوای ئەوە مەکینەکانیان بە دیاری پێشکەش دەکا کە ئەو سەرپەرشتی منداڵانە لە مارەوە فێری درومانی بن و درومانی خۆیان لە ماڵەوەش بیکەن، هەرچنە بێ جلوبەرجی خۆیان و ماڵ و منداڵیان بدرن و ئینشاءالله لە داهاتووشدا ببێتە سەرچاوەی بژێوی ژیانیان. بینەرانی بەڕێز و خۆشەویست، دوای ئەوەی سەرپەرشتیاری یەتیمەکان فێرە کاری درومانی کران لە ڕێگەی بەرنامەی بەخشین لە نووسنگەی خەلیفان، ئەمڕۆ بە مەبەستی ئەوەی کەوا بەردەوام بن لە سەرکارەکەیان مەچینەی درومانیان پێبەخشرا بۆ ئەوی لە داهاتوودا بتوانن داهاتێک بۆ خۆیان و بۆ مناڵەکانیان لە ڕێگەی ئەم کارەوە پەیدا بکەن. تا لە بەرنامەیەش تر پێتان دەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.